بۆ شەقام پێش دادگا هاواری نادادیەکات و دادگات نازانمە بێ ئێمە خۆمان ئەوە دادگایە بڵێ ڕۆژە لە ڕۆژانی مە تەدەخولێک لە ئیشێکی دادگامان کرد بێت بەڵام ئەو دادگایش دادگایەکە لە ناو ئەم کۆمەلگایەیە ئێوە زۆر جار هەیە ئێمە لە ناو ئەم کۆمەلگای کوردستانە ناتوانین دادگاکەمان وەکو دادگای ئەمریکا و بریتانیا بێت چونکە مجتەمەعەکەمان نەگەیشتۆتە ئەوە ئێمە حاڵەتێکمان هەیە حاڵەتێکی وجودیە حاڵەتێکە کە لە هەموو بوارەکانە ئەبێ متەممی یەک بین ئەم دادگایە کە هەیە دادگایەکە پێشتر هەبووە ئێمە استقلالەتی زیاترمان پێداوە و ئەو حاکمانە ئەو قازیانەی کە ئیش و کارەکانی خۆیانەکە لەم کۆمەلگایە دروست بوونە لەم هەندێک جار هەیە لە ناو حزبەکانیشەوە هاتوون کە ئیسە نابێ حزبایەتیش بکەن ئایا خۆی ئەتوانێت چ دەورێک ببینیە بەڵام قانون صفتێکی هەیە مادەی قانونی مەتاتیەتی تیانە قانون لە کوردستان لە فەڕەنسا لە ئیسپانیا لە هەر شوێنێکی ئەم دنیاە ئەگەر قانون بێت ئەگەر سەروەر بێت هەر وەکو یەکە کاتێککە خوێنکارێک ئەچێ ئێستا لەو شتێکی باشتان کرد یەک دنیا خوێنکارتان نردووە لە توانە سازیە بۆ دەرەوەی وڵات ئەگەر بگەڕێنەوە مەسەلەن هەندێکیان قانونیان خوێندبێ باشە بەڵام لەوێ فێریان نەکردون بڵێن کە چویتەوە بۆ کوردستان ئاگاو لێبێ ئەم مادەیە بۆ کوردستان نوعێکی ترە لە تەطبیقا بۆ ئەوروپاش نوعێکی ترە مەبەستە لەوە چییەکە ئەم کوردستانە شتێکی ترە و دادگا شەرت نییە تەواو بڵێم پێم خۆشەوە ئەوەی کە تۆ باسیەکەی ئێمە ئەو سەلاحێتمانە داوەتە دادگا واتە تۆ تەعنی دادگا کە گەر بە واجبی خۆیان نەساو خۆی دادگا بەشێکە لەم موئەسسەیە کە هەمانە ئەم معارەزەی ئێمە کە ئیسە لە کوردستانەیە ئەو معارەزەیە کە ئیسە لە ئیسرائیل هەیە کە تۆ بە نمونە هێنات ئەو معارەزەیە کە ئیسە لە بریتانیا هەیە ئەو معارەزەیە کە لە ئەوروپا هەیە بۆ منەوە لە تۆ پرسیارەکەم کە معارەزەکە وا نەبێت ئەم دەسەڵات ئەم پەرلەمانەی کە ئیسا ئێمە هەمانە لە کوردستان ئەوە چەند دەورەیەکمان کردوتەوە پەرلەمانەکەمان وەکو پەرلەمانی ئۆروپیە بۆ چی بکەین نەقەزم ئەمە حاڵەتێکە ئەمە حاڵەتێکە کاکێکیان یەک ئەبێت تۆ خەبات بکەیت بۆ ئەوەی بیگەینیتە ئەو ئاستا خەبات بکەیت بۆ ئەوەی کەم و کوڕەکانی نێڵیت ئەم حاڵەتەکە ئیسە لە کوردستان هەیە حاڵەتێکە کە بێمە بیخوێنینەوە بەڵام قبولی نەکەین هەوڵ بدەین بۆ گۆڕینی بۆ بەرەو باشبردننی بۆ بەرەو حاڵەتێکە ئەوەی کە تۆ باسێکەی لە ئەوروپا فەخری پێوەکەی مەشوای لێ باسی وشەی گۆڕینت کرد یەکێتی حزبێکی گۆڕان خوازە طبعا ئێمە مەبدەئی گۆڕانمان هێناوەتە ناو مجتەمەعەکە باشە ئێستا تۆ مێژوومان بخوێنیتەوە لە زۆر شت ئێمە مبدع بووینە باشە ئێستا هەواڵێک هەیە ئەڵێ یەکێتی لە چوارچێوەی چاکسازیدا ئێوە پلینۆمێک ببەستێت ئەمە تا چەند ڕاستە تایسە بڕیاری وامان نیە ئەی چاکسازی لە ناو حیزبا بە چه ڕێگایەکەکەن کە لە چوارچێوەی ئەو سیستمەیە بێکە کۆنگرە بڕیاری ئێمە ئاڵێم کە مەبدەئی چاکسازی مەبدەیەکە لە هەموو کۆمەلگایەک پێویستە و لە کۆمەلگاکەی خۆمان لە کوردستان پێویسترە و ئەگەر ئێمە چاکسازی لە ناو کۆمەلگاکەین ئەبێ سەرەتا چاکسازی لە ناو حزبەکەی خۆمان بکەین نیازن مەسەن خەلەلەکانی حیزبەکەتان ئەگەر لەبەرەوەی من ئەزانم کاری حزبایەتی بەتایبەتی تۆ بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کارێکی مەسەلەن تا ڕادێک داخرا و ئەوەیە بەڵام لەوانەیە کاری حزبایەتیەوە بەس لەم سیحایەتی هەواداران و ئەندامەکانی یەکێتی نەکا یەکێتی حزبێکە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە مەسەلەن عیلەتەکانی یەکێتی لە ئێستاە لە چیا ئەبین وەتانەوە چاکیکەن یەکێتی بە حکمی ئەوەی حزبێکە مێژوویەکی هەیە وەل بە چەند قۆناغیش تێپەڕیوە معقول نییە یەکێتی سە تۆ تەپ و تۆز نەنیشتە بێتە سەر کراسەکانی لەش و گیانی یەکێتی معقول نییە ئیسە کەم و کوڕی نەبێت لە دەسەڵات و لە ئیشکردنی ڕۆژانەی خۆی یەکێتی سە بۆتە حزبێکی جەماوەری ئەو جەماوەرەش لە ملەتەیە ئەم ملەتەش نەخۆشی تایە نەخۆشیەکانیش ئەگاتە لای ئێمە و نەخۆشی ئێمەش ئەچێتە لای ملت یعنی ئەو تێکەڵاوێت بۆ نمونە ئێستا مەسەڵەن قسەیەکەیە لە کوردستانە باسیەوە کرێکەی تر لە دنیادا باوی حزبی ستالینی نەماوە ئێوە چ هەنگاوێکتان هەیە بۆ ئەوەی کە مەسەڵەن یەکێتی لە تەلیسم و فۆرمی ئەم جۆرە مۆدێلە لە حیزب ڕزگار بکەن ئێمە لە کۆنگرەی ئەم جارە لە زۆر مەبادی جارانی حزبایەتیمان دەستکاری کردووە و هەر بەردەوامی شەبین ئەزانین ئێستا خەباتی ئمڕۆی دنیا خەباتی ئمڕۆی کوردستان جیاوازە لەگەڵ ساڵەکانی هەشتاکان و هەفتاکان و پەنجاکان شێوەی
ئیشکردنی ئەمڕۆی ئێمە لە کوردستان ئەبێت جیاواز بێت لەگەڵ ساڵەکانی تری خەباتی چەکداری و حتا لە سەردەمی ڕاپەڕینە ئەمە ئەو گۆڕینەش بە قەرار نەبێ بێ زەمینەی بۆ خۆشکەین ئەبێ کادری بۆ پەروەردە ئێستا خەریکی ئەوەن خەریکی ئەوەی ئێمە ئیستا وەکو حزبێکی جەماوەری ئیشەکەین وەکو حزبێک لەوە هین نییە بەس ئێمە ئەوانەی یەکێتین ئەوانەی ڕێخستنن ئەوەمان مەبەستە ئێمە هەموو کۆمەڵانی خەڵکمان مەبەستە چونکە دەنگ ئەوەی دەنگ بە یەکێتی ئەیە شەرت نییە ڕێخستنی یەکێتی بێت و ئەگەر ئێمە بە ڕێخستنەکانی ئێمە خۆمان ئەم جارە 350,000 ڕێخستنمان هەبووە لە مەکتەبی ڕێخستن ئێمە 650,000 دەنگمان هێناوە 300,000 دەنگ یەکێتی نین ئەبێ ئێمە هەوڵ دەین ڕێخستن بە مەفهومە کۆنە تەقلیدیەکەی تۆ کە ئستالینیە وازی لێ بێنین عقلیەتێکی تر وەسیلەیەکی تر بدۆزینەوە کە جەماوەر چۆن کۆەکەیتەوە لە دەوری بەرنامەیەک لە دەوری چاکسازیەک لە دەوری خزمەت گوزاریەک چۆن ئەتوانێت ئەمە خەریکی نیسە لە مەڵبندەکان ئێمە جاران 40 مەڵبندمان هەبووە ئیسە کوردومانێتە 14 مەڵبند ئەوترێت یەکێتی لەبەرەوەی کە لە دەسەڵاتە لەگەڵ شەقام تووشی بارگرژی و نیگەرانی بوون پلانتان چییە بۆ ئاشبوونەوەی قوڵتر لەگەڵ شەقامیان ئەساسان پێتان وایە لەگەڵ شەقام عاجز بوون لە یەک لەگەڵ بەشێک لە شەقام ڕاستە بەشێک لە شەقام عاجزە لە ئێمە نیگەرانە لە ئێمە ئەوەش بەشێکی مۆزوعی و حەقیقیە بەشێکی تریش چۆنەڵێت تێنەگەیشتن لە یەکتریە ئەوە ئەبێ ئێمە خۆمان ئێمە بەرنامەمان لە مەڵبەندەکانە بەرنامەمان لە هەموو مەکتەبەکانە کە ئێمە چۆن بتوانین شەقام ئاشتکەینەوە ئەو بەشە کۆمەڵانی خەڵک ئاشتکەینەوە ئەوەش بە یەک ئەکرێت خزمەت گوزاریەکەمان کە لە دەسەڵاتین باشترکەینەوە عەدالەتی ئیجتماعی فراوانترکەین شەفافتر بین خەڵکی شیاو لە شوێنی شیاو دانەین دژی گەندەڵی بین بە شێوەیەک ئیش بکەین کە بتوانین تەقیم بکەین هەڵسەنگاندن بکەین ئەوەی باش بوو دەستخۆشی لێ بکەین ئەوەی خراپ بوو ئجراعاتی لەگەڵا بکەین بەوە ئەتوانین خۆمان جیا بکەین لەگەڵ لایەنەکانی ترا من پێم باشە یەکێتی جیاواز بێت لەگەڵ پارتی یەکێتی جیاواز بێت لەگەڵ گۆڕان یەکێتی جیاواز بێت لەگەڵ ئیسلامی یەکگرت و شت بەو جیاوازیە حوزوری خۆم لە ناو کۆمەلگا باشە ئێستا ئێوە بۆ نمونە جیاوازیی بە نموزەجێکی باشە ئێستا بۆ نمونە لەوانەیە کەسێک لە نەتیجەی قسەکانی ئەو پرسیاری لەلا دروست بڵێ بەڕای کاک عیماد ئەحمەد بۆ نمونە لەگەڵ هاوپەیمانە استراتیژیەکەتان کە پارتی دیموکراتی کوردستانە لە چیا لەیە کەچن و لە چیا لەیەک ناچن لە ئێستا لەوەی کە ئێمە وەکو دوو حزبی مێژومان سیرکرد لە یەکتری ناچین شێوەی خەباتمان لە یەکتری نەچووە ئەنیەوە حاڵە بەرنامەمان لە هەندێک شت هەیە لە یەکە چێت و لە هەندێک شت هەیە لە یەک ناچێت ئەسلوبی ئیشکردنمان لە یەک ناچێت ئەوان بە ئەسلوبێکی شەکەن ئێمە بە ئەسلوبێ بەڵام زۆر شتی مشتەرەکیش هەیە زۆبی کامتان سەرکەوتووە وەڵاوە ناتوانم قسەی لەسەر کۆمەتوان کۆمەڵانی خەڵکە توانێت بەڕارەی لێ بدە کەس بە دوای خۆی لە حاڵەت بەڵامەوە کۆمەڵانی خەڵکەوە بەڵام زۆر شت هەیە مشتەرەکین و ئەو مشتەرەکاتانە چەند زیاد بێت لە قازانجی ملەتەکەمانە ئێستا زۆرتر خاڵی لێکچوونتانەیە خاڵی جیاواز خاڵی لێکچوون ئەو لە قازانجی ملەتەکە باشە هەندێک کەس ئەڵێ ئیتفاقی استراتیژیتان بەستەنیا بۆ احتیکاری سیاسیە لە کوردستان ئیتر بە تەفاسیلی احتیکاری سیاسیەوە تۆ چیڵێ ئێمە پێمان خۆشە ئەو اتفاق استراتیژیە بەرفراوانش بکرێت لایەنەکانی تریش بێنە ناوی وایمە لە اتفاقی استراتیژی ئەوەمانەی نەکردو مەبدەیەکەیە یەکگرتنەوە و ململانی ئێمە یەکگرتنەوەمان هەیە لەگەڵ برایانی پارتی ململانیشمان هەیە لەگەڵیان یەکگرتنەوەکە ئەمکانە زۆر جار کاتیش بێت بەڵام ململانیەکە بەردەوامە ژیان وایە بەڵام ئەوترێت لە نەتیجەی اتفاقی استراتیژیتان بۆی لە یەکتر زویر نەبن جیاوازیەکانی خۆتان تا ڕادەیەک خەفە کردووە تا ئەو ڕادەیە کە ئێستا ئەوەندە ئاوێزان بوون خەریکە نەبن بە یەک حیزب ببینێک حزبنەوە هینی نییە مبەڕاتێکی نییە یەکێتی تەرکیبەکەی عقلیەتەکەی کادرەکەی مێژووەکەی هێن ئەوە نییە لەگەڵ حزبێکی تریایەک بگریە چکە یەکێتی بۆ ئین نەبووە دوو ئێمە هەر هەموو لە یەکچوون و خەتی مشتەرەکمان لەگەڵ برایانی پارتی ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ بۆ چکە مەسئولیەتەکەمان قورسترە بێ بۆ چکە نزوجی زیاترەکەین یعنی لەوانەیە ئیسا تۆ ئەگەر تۆ سەیری حزبی دیموکرات و جمهوری ئەمریکی بکەیت لە زۆر شت لە یەکەچن
بەڵام زۆر شتیشەیە خەفیفە با بڵێم کەمیشە لە یەکتریان جیاکەنەوە جیا نەکاتەوە بەڵام ئەوەی نێ ببنە یەک حیزب. باشە ئێوە بەرژەوەندی وڵاتەکەتان کۆی کردوونەتەوە یاخود بەرژەوەندی خصوصی و تایبەتی هەندێک سەرکردە و مەکتەب سیاسی و ئەوانە بەرژەوەندی ملەتەکەمان بەرژەوەندی کوردستانەکەمان چونکە یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە بە ئامرازەی زانین بۆ خزمەتی ملت غایەتمان خزمەت و ئیشکردن و خەباتە لە پێناوی ملەتە. ئەی بۆ هەندێک جار لێرە و لەوێ هەندێک ڕوودا و لە نێوانتانە ڕووەدا بۆنی سەردەمە ناخۆش و نەگریسەکە کە یاخوا قەت نەگەڕێتەوە ئەو ڕۆژانەی کە کورد شەڕیان بەیەکەوە کردواتە شەڕی ناوخۆ بۆ نمونە هەندێک جار ئەوترێت ئێوە لێ ناگەڕێن ئەوان بە ئاسانی و بەڕێک و پێکی یادی حیزبەکەیان و بۆنە سیاسیەکانیان کە پێی معتەقەدن لە سلێمانی و ناوچەکانی ئەوترێت ژێردەسەڵاتتان ئەمەش هێشتا خەتەرە هێشتا مستەڵەحەماوە ژێردەسەڵاتیەکەتی و ژێردەسەڵاتی پارتی دوایی وەڵامی ئەوشم بەرەوە ئەوانیش لێ ناگەڕێن وەکو ئەوترێت ئێوە بەڕێک و پێکی یادەکانی خۆتان لێوە بکەنەوە ئەم هەموو تەبایی و لێکچوون و وەسفەی جەنابە ئەم سلوکە سیاسی و ئەم ڕەفتارانە نایخاتە ژێر پرسیارەوە نەوەڵایمە زۆر سوپاسی ئەو پسوزیە نەکەین ئەم جارە وایان کرد کە ئێمە وەکو پارتی و یەکێتی لە جاران لە یەکتری نزیکتر بین هاوکاری یەکتری بین بۆ سەرخستنی مەشروع هەرێکێک لەلایەنمان ئەم جارە ئێمە لە یادەکانی خۆمان سوپاسی برایانی پارتیەکەین هیچ ساڵێک وە نەبوو کە برایانی پارتی بەو شێوە هاوکاری ئێمە بن لە ناوچەکانی بە قسەکەی خۆت ژێردەسەڵاتی پارتی کە ئێمە بتوانین ئەو یادە بەو شێوە بکەین زۆر سوپاسیەکەینەوەن هاوکاری ئێمە بۆ هێشتا هەر ئەم مستەڵەحە ماوە ژێردەسەڵاتی یەکێتی و ژێردەسەڵاتی ئەوەسەڵاحێکە من بە باش نایبینم بەڵام هەیە کەواتە هەر ئیستلاحە من هەیە وقوعەتی هەیە بەڵام ئەبێ ئێمە هەوڵ بدەین نەیهێڵین. باشە ئەوترێت کوردستان 4 پارچە بوو پارتی وەکێتی کردیان بە 5 خراپە تا ئێمە بکرێت یەکی خەین باشترە بەڵام یەخستن بەوە بووەگەریسە سەیری وەزعی دوو پارچەکەی کوردستان بکەی 6 ساڵ لەمەوە پێش 10 ساڵ لەمەوە پێش ئیسە یەکگرتن و یەخستنەوەکە زۆر بەرەو پێشەوە چووە بەڵام لە مستەوای تموحە من ئەڵێمنا وە لە حکوومەتیش لە کابینەی پێنجیش زۆر هەوڵمانداوە بۆ ئەوەی ئەو یەکگرتنەوە یا یەخستنەوەی دوو ئیدارەکەی سلەیمانی و هەولێر بتوانین شۆڕێکەینە خوارەوە کاک نێچیر برادرانی پارتی کاک عومەر برادرانی یەکێتی هەوڵی زۆرمانداوە بۆ ئەوەی ئەوە شۆڕ بکەینە خوارەوە بەڵام هەر ئەوە نەمان پێکرا بۆەوە ئێمە توانیمان ئەوەی یەک خەین کابینەی 6 ئینشاءالله توانێت زیاتر شۆڕی بکاتەوە ئەگە کابینەکانی تریش لەوە گەشەی پێ بدەن. بەڵام کاگەمات باسی ئەوە کرێک جەنابەت باسیەوەت کرد کە باسی هاوستراتیژیت کرد لە ڕوبەڕووبوونەوەی کێشە ناوخۆیی و ئیقلیمیەکان ئەوەی کە لەمسی کوردستان و ژیانی خەڵکی کوردستان و ئەوە بکا لەگەڵ پارتیا هاوڕا و هاوتەکبیر و هاوستراتیژن بەڵام ئێستا قسەیەک هەیە وترێ کە بزوتنەوەی گۆڕان و ئۆپۆزیسیۆن داوای چاکسازیەکەن یەکێتی بەڵێ نەدا پارتی دەستی کردو بە جێبەجێکردنی تۆ لەسەر ئەم کۆمنتە یا ئەم ڕائیە ڕات چییە؟ چاکسازی ئەگەر بکرێت حکوومەت ئەیکا حکوومەتیش ئەگەر بە پەرلەمان و حکوومەتە تەنفیزیەکە وەزارەت سەیریکەیت و سەرۆکایەتی ئەوە ئیشی خۆیانە ئەمە نە پارتیە بە تەنها نەیەکێتی بە تەنها حکوومەتێک هەیە کە حکوومەتەکە مؤسساتی خۆی چاکسازیەکە ئەکا ئەمەی کە سەرۆک بارزانانی دەستی پێ کردووە ئەمە کەواتە لە حیزبەکەیەتی لە حکوومەتان ئەوەی کە سەرۆک بەرزانەی کردوێتی وەکو سەرۆکی هەرێم سەرۆکی هەموو کووردە بە سەرۆکی پارتی نییە ئیستا لە معادلەکە بۆتە سەرۆکی هەرێم کە هەرێمیش هەموو لایەنەکانی تایە پارتی تایە یەکێتی تایە وەکو سەرۆکی هەرێم چاکسازیەکان نەوە بەڵام چەندە موچاوی کە ئەڵێن مەسەلەن ئەو چەند شخصی کە ئەڵێن تۆمەتبارن من طبعا ناڵم یعنی تاوانبارن دوور بە شتیا تاوەکو دادگا حەسمیەکە یەکلای یەکاتەوە تحقیقەکە یا لیژنەی نەزاهە یا هەر جێهەتێکە حکوومەت ڕای بسپێرێ بەڵام بۆ ئەوەی کە بارزانی کردوێتی زیاتر هەندێک شخصی ناو پارتی گرتوتەوە شخصی ناوێکێتی نەگرێت ئەوە شەگرێتەوە شەرت نیە ئێمە وا سەیری ناکەن ئەوە سەحافەیە وا پیشانیەیە ئێمە هەر ئجراعاتێکی کاک مەسعودەیکا بە ئەجراعاتی خۆمانەی زانین پشتیوانی یەکەین هاوکاری ئەبین و بە سەرۆکی هەرێم وەکو سەرۆکی هەرێم حسابیەکەین باشە ئەگەر دکتۆر بەرهەم بیکات لە
لەگەڵ برادرانی پارتی لێ پێچینەوە بکە ئەوانیش ئەو ڕۆحەتی تۆیان هەیە تەسەوڕەکە من ناتوانم لە جێتی ئەوان بیر بکەمەوە بەڵام لە کۆبنەوەکان دانیشین هەمان وعد و بەڵێنمان هەیە کە ئێمە وەکو ستافی حکومڕانی خۆمان کە حکومڕانی وڵاتێکەکەین تابعی حزبایەتی لە ناو حکوومەتە بێت دوورخینەوە ئیشوکار وەکو حکوومەت وەکو دەستگا شەرعی و دەستگا تەنفیزی و دەستگای سەرۆکایەتی ئیشوکارەکان بکەین. باشە من وەکو ئینسانێکی وڵاتار چەندە من بە سیفەتی بەڕێوەبرنی بەرنامەکە بۆ منی ڕێی خۆم بڵێم بەڵام وەکو بە ئیجازەی بینەران ئەگەر چەند ناپرۆفشنەڵە بەڕاستی وەکو خۆم دایم تەمەنای ئەوە کەم کە کورد تەباو باش بێ بەڵام بە ئاشتیانە ئیداری ناکۆکیەکانی بکە ئاشتی یەکسان نەبێ بە بوونی خلاف جەنابەت زۆر باسی مەسەڵەن پەیوەندی استراتیژیت کرد بەڵام ئەوترێ لە ناو پارتی وەکێتیا دایان خلافی جەوهری هەیە پێشتر وتە ئەوە هەر ئەعلامە پەیوەندێکەوە پیشانەیە بەڵام ئێوەش ئەڵەن هەر لە ئەعلامە ئەم تەباییە پیشانیان بەڵام خلافتان زۆر و پەردەپۆشی یەکەن بێخلاف نین ئێمە لە ناو حزبەکەی خۆشمان خلافمان هەیە لە ناو حزبەکەی خۆشمان بیر و بۆ چوونی جیاوازەیە لە ناو پارتیش متەئەکدم ئەوە هەیە ئەو خلافانە هەمووتان مەسەڵەن ئاوا بە نەرمونیانی ئیدارەکەن یا زیاتر ئیرادەی تاڵەبانیە وڵی مامجلال سمبلە و مامجلال هێزێکی ئەساسی ناویەکێتیە ئیدارەی ئەو عاملێکی مساعدە ئەوەی کە زەناوی سەر کۆمارێکە هەمووتان بە حەکیمانی ئەزانن طبعا ئەمە ڕازین لە سیاسەتی مامجلال تەنانەت ئەو قسانە چیەکە ئەوترێت ڕاتان لەسەرەوەی کە ئەوترێت یەکێتی تەسلیمی ئیرادەی پارتی بووە بە تەواوی ئەسڵ و ئەساسی نییە من لە هەندێک شوێنی برادرانی پارتیش هەل لە لای ئێمەشە یاڵێن ئێوە تەسلیمی ئیرادەی یەکێتی کەواتە ئێوە برا بچووکێتی پارتی قوبوڵ ناکەن ئێمە وەکو دوو برای یەکسان وەکو دوو هێزی یەکسان وەکو دوو هێز مەسئولیەتی مێژوویمان کەوتۆتە ئەستۆ لە ئاستی ئەو مێژوویین ئەمکانە جاران لەسەر شتی زۆر ورد مشکلە و کێشە و شت دروست بوو بێت بەڵام ئیستا من تەسەوەر ناکەم تەجاوزی زۆر شتەکەین ئەم پارتی تەجاوزیەکە ئەم یەکێتی تەجاوزیەکە بە تایبەتی بە ڕێزان مامجلال و کاک مەسعود و قیادە ئەساسیەکەی ناو هەردوولا کەواتە ئێستا ئێوە مەسەڵەن ئەتوانین بڵێن گەیشتونەتەوە حاڵەتی کە واز لە منطقی برا گەوری و برا بچووکی بێن و منطقی بەرپرسیارەتی پیادە بکەن ئەمە قەت خۆمان بە برا بچووک حساب ناکەین فێری ئەوەش نەبووینە زۆر باشە کاک ئیماد هەر سەبارەت بە بەڕێزت پرسیارەکەم هەیە بەڕاستی وەکو کارکتەری خودی کاک ئیماد ئەحمەد دوو جار جێگری سەرۆگۆزیران بووی دوو جار مەسئولی مەڵبەندی سلێمانی بووی لە بادینان بە هەمان شێوە مەسئولیەتە تا بووە مەسئولی دەستگای بیر و شواری بووی ئەندامی پارلەمان بووی وەزیری ئاودانکردنەوە بووی وەزیری تەندروستی بوویت وەزیری پیشەسازیش بوومە ئەمە ئیجابیە کەسێکم هەموو پۆستی هەبەیە حەق بوو مەسەڵەن چەند کەسێک لە ناوێکێتیە بە درێژای ئەم ماوە دوور و درێژە ئەم پۆستە جیاوازانی هەبووە بخوا من کادرێکی ناو ئەم یەکێتیم لە کۆبنەوەکانیش باسم کردووە لە مدیر ناحیەوە ئامادەم تا مەسئولی کۆمیتە هەر ئەرکێکم پێ بسپێرن من نکوڵینان لێ ناکەم و هیچ داوایەکیشم نیە لە کامیان ناخۆتانە کە دانراوم داخوازی خۆم نەبووە و وەجار بۆ ئەجبار کراوم ئەو پۆستانە بکەم باشە قبولش لەوەی کە ئەجبارم کراوم لەوە نەبووە کە قبولی نەکەم بڵێم کەمە من ئەڵێم زیادە بەڵام یەکێتی چی بە باش بزانێ بۆ من لە هەر پۆستێک لە هەر مەجالێک من سەربازی یەکێتیم سەربازی ئەم ملەتە باشە قسەیەک هەیە کە لە ئایندەشدا دووبارە لەسەر ئاستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەپێی ئەو ڕێکەوتن و ئەو قەراری کە پارتیوەکێتی لەسەری ڕێکەونەوەکو دەسەڵات ئەگەر وابێت کە پارتی پۆستی سەرۆکوەزیران وەربگرێتەوە جەناب و جێگری سەرۆکوەزیران نەبێتم قسەی ڕاستە تایسە باسمان نەکردووە ئەی ئەساسەن پارتی سەرۆکایەتی حکوومەت لێوە وەرەگرێتەوە تایسە قسەمان لەسەر نەکردووە ئەی احتیمالە نازانم ئێمە تایسە نەکۆبنەوەمان کردو لەسەر ئەم مەسەلەیە ئایا وەریەگرن یانە ئایا کێ ئەو پۆستانە ئەگرێت وەرەگرێت تایسەکردنە لە مەکتەبی سیاسی قسە کراوە لەسەری نە لە سەرکردایەتی نە لە بینی یەکێتی و پارتیش قسە لەسەر کرد ئەگەر وەری بگرێتەوە لە تانیاوەری نەگرێتەوە وەکو بەڕێستانەڵەن ئەوەندا گەشتونەتەوە ئاستی بەرپرسیارانە نەتەوەی کورتان بەلاوە گرنگ بێن نەک حیزبایەتی قەزەیە بەلاتانەوە سەرۆکی وڵا ئێمە خۆمە لە کابینەی 5 هیچ شعورێکمان نەکردو کە کاک
نێچیر لەلایەن پارتیەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەکە هیچ من خۆم ئەم وەکو وەزیری ئیشم کردو وەکو جێگر زۆر بە تەبایی و بە برایەتی ئیش و کارەکانمان کردووە ئیستەش کاک دکتۆر بەرهەم سەرۆکایەتیەکە من تەسەوڕ ناکەم برایانی پارتی وا سەیریکەن ئەوە لەلایەن یەکێتیەوە هاتووە یعنی ئێمە تەجاوزمان کردووە ئێمە فێر بووین یعنی قبولکردنی یەکتری بۆتە ئەمری واقع نی لەوانەی کە ئێمە چۆن بتوانین خزمەتی ئەم ملەتە بکەین دوو ئەو مەسئولیەتە قورسەی کە لە ئەستۆمانە یعنی ئێمە و سەردەمەی کاکنێچیر سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی کردووە یەکێتی چ زەرێرێکی کردووە هەر قوبولکردنی پارتی بۆتە ئەمری واقع یا لەمە بە دوا پێتان وایە وەکو یەکێتی قوبولکردنی ئۆپۆزیسیۆنیش خۆمان کاتی خۆی باسمان کرد ئۆپۆزیسیۆن بێنە ناو دەسەڵاتەوە بێنە ناو سوڵتەی تەنفیزیەوە بێنە ناو ئەنجومەنی وەزیرانەوە ئەگەر نهاتن و لە دەرەوە ئۆپۆزیسیۆن بوون بەردەوام چاوێکی ئەعلامی بوون بەسەرتانەوە زۆرمان پێخۆشە بەڵام مەسئولیت هەڵگرن مەسئولیت نەوەکو دەسەڵات وەکو ئۆپۆزیسیۆن مەسئولیت مەفهومێکی شەفافی هەیە بۆ نمونە لەوانەیە بۆ نمونە ئەوان ڕانەوەستن بەردەوام وەکو ئۆپۆزیسیۆن بە مەسئولیەتی تاریخی خۆیانی بزان کە و بە مەسئولیەتی سیاسی خۆیانی بزان بەردەوام چاویان لەسەر کەم و کورتیەکان بێت ئەو کاتە ئێوە ناڵێن ئەمە شەڕی ئەعلامیمان لەگەڵ زۆرمان پێخۆشە ئەو کەم و کوڕیانە ئەوان پیشانمان بدەن بەڵام نەکەم و کوڕیەک نەبێ ئەوان دروستیکەن جیاواز دوایە ئەوەندە ئەزمەی کەم و کورتی بێکا بزوتنەوەی گۆڕان و ئۆپۆزیسیۆن بەگشتی دانیشە من ناڵێم کەم و کورتی نییە من ناڵێم نەواقس نییە بەڵام جار هەیە بە دوای کەم و کوڕی و بە دوای نەواقس و دروستکردنی ئەجوایەک بۆەوە کەم و کوڕەیەک دروست بێت ئەوە ئیشتەختی کەم و کورتی حەقە بەس دروستکردنی ناحەقە ئێمە زۆرمان پێخۆشە کە ئۆپۆزیسیۆن ڕخنە بگرێ پێشنیارکە نوقسانەکان بخاتە بەرچاو بۆ ئەوەی ئێمەش بە ئاگابێن و ئیشوکارەکانن خۆمان بە باشی ئەنجام بدەین ئێمە پێمان خۆش نییە مجتەماعێکمان هەبێت وەکو مجتەماعی قاز هەمومان بە یەکین بقێژێنین کە یەکێکی کرد ئەمی پێمان خۆشە ڕێی جیاوازی شەبیە بەڵام لەسەر خەتە مشتەرەکی قەومی نەتەوایەتی ئەمنی قەومیەکەمان لەسەر ئەوە هەندێک شتەیە مشتەرەک بین باقیاتەکەی با خلافمان هەبێ باشە بەس ئەوترێت ئەم شتانی ئەخیرێ لێ وەرەگەرمەوە بەرژەوەندی ئەمنی نەتەوەی قەومی نازانم چی زۆر جار ئەوترێت ئەمانە وەکو تۆمەیەکی معلب ئێوە پێتانە بەردەوام هەر کەسێک بتانە فڕی بەنە دەرەوەی پرۆسی سیاسی ئەڵێن ئەوان لایەنداوە لەم خاڵە استراتیژیانەکە بەرژەوەندی باڵای نەتەوەی کوردە ڕات ئەوە وانە مەسلێنی مەیسا لە ناو عێراق مەسئولیەتێکی مێژوویمان کەوتۆتە ئەستۆ چۆن دەورمان لە عێراقی تازە هەبێت نابێ لا بدەین لەسەرەوە چارەسەرکردنی کێشە ناوچە دابڕاوەکان لە کوردستان نابێ ئەوە ئێمە مرونەت و جیاوازیمان ئەگەر ئۆپۆزیسیۆن ڕخنەی گەر لە ئەداتان لەم ئەکتیڤیتیە سیاسیاتان لە بەغدا ئەمە تەفسیری ناکەن بە پاڵدانە پشتی شۆڤێنزم و نازانم بە دەستی دەرەکی بەڵام ئەگەر دانیشن لەگەڵ دوژمنانی کووردا بۆ ئەوەی خۆیان تەقویە بکەن ئەوە بەخرا بزانین ئەگەر دانیشن بڵێن ئێمە ئەرکی ئەمڕۆی ئێمە نییە مادەی 140 جێبەجێ بکەین ئەوە بەخرا بزانین ئەگەر دانیشن بڵێن ئەم ئازادی و دیموکراتی و ئاوادانکردنەوەی کە لە کوردستان هەیە ئێمە عیلاقەمان پێوە نییە ئەوە بەخرا پەیزان ئەی نەخوازەڵا ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئێوە لەگەڵ دوژمنی دەرەکی کووردا ئیتیفاقتان کرد بۆ ئەوەی کە لە بری دیالۆگی عەقڵانی لە ناوخۆی خۆتانە پرسوڕا و ڕاوێش بکەن کە لە ئۆپۆزیسیۆن بن لە ناوخۆیان ئەگەر نەخوازەڵا ئەمەش ڕووبە ئەمەش کفری سیاسی نییە طبعا ئەمە خیانەتە من بچم لەگەڵ دوژمنێکی خۆمە لە هێزێکی دەرەکی دەرەوە بێم تەحالف کەم و بەرنامەدانم بۆ ئەوەی ئۆپۆزیسیۆن لە ناو کوردستان مەحو بکەم ئەوە خیانەتە ئەوە کفرە ئەوە حرامە هەندێک وێبسایتی ناڕەسمی ئەو شتیان نووسی بوو کەواتەوە تۆهمە و ناڕاستیە من ئێمە خۆمان لە ناو یەکێتی شکەوە نابین کەواتە خۆتان پێتان وایەوە خیانەتە ئەوە قەت نەق یەکێتی قبولیەکە نە قیادەی یەکێتی قبولیەکە نە مامجلال قبولیەکە نە کادرە ئەساسیەکان و یەکێتی فێری ئەمە نەبووە بوو لەمەیانە مەسەڵەن بە کۆ قسەت نەکرۆک و قسەکانی پێشوت پارتیش من دەتوانم بڵێم ئەو حزبێکی ترە و متأکدم کە ئەوان ئەوەش بکەن ئێمە قبولی ناکەین ئێمە ئەمە بکەین پارتی قبولی ناکە
ئەوە حاڵەتێکە کە ئێمە دۆستین لەسەر بەرنامەیەک دۆستایەتیمان کردووە ئێمە اتفاقیت استراتیژیمان کردو لەسەر ئەساسی ئەوەمان کردووە ئەم دیموکراتیە بەرقەرارترکەین فراوانترکەین ئازادی فراهەمترکەین عەدالەت لە ناو کۆمەلگا بەرقەرارکەین شەفافیت بێنینەکایەوە موسساتی دیموکراتی بەهێزکەین اتفاقی استراتیژیەکە ئەوەیە اتفاقی استراتیژیەکە ئەوە نییە ئێمە لە کاتی تەنگانە بڕۆین لەگەڵ دوژمنەکانی خۆمانە تەحالوف بکەین بۆ حەسمکردنی کێشە ناخۆیەکان شتی وامان نییە اتفاقی استراتیژی بخێرەوە هەموو لە خزمەتی گەلی کوردە باشە هەروەکو چۆن بەڕێز نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتای دروستبوونی بارگژی و تەنگژەکاندا مبادرێکی سیاسی کرد هات لە کەناڵی کێنێنەوە دیالۆگێکی کرد و باسیەوەی کرد کە گۆڕان هێزێکی سیاسیە ئەبێ 25 کورسی هەیە و ئەبێ وەکو هێزێکی سیاسی معتەبەر و نوێنەری دەنگی لایەنگرەکانی حسابی بۆ بکرێت ئێوەش بە هەمان شێوە لەلایەن ئێوە چەندین نیەتی خێر و ئاشتی خوازانە هەبووە بەرامبەر بە بزوتنەوەی گۆڕان و بەگشتیش بەرامبەر بە ئۆپۆزیسیۆن ئێستا لەلایەن هەردوو لاتانەوە ئەمڕۆ توانین بڵین زاڵترە بۆ ئاشتەواییکردنی پرۆسەی ژیانی سیاسیمان بەڵێ یعنی جارێکی تر نەترسینەوە لەوەی کە وەکو کورد لەسەر مێزەکان هەندێک بێنە دەرەوە و وەرەقەی ئاشتیەکان فڕێبنەوە و هەستەکەی گەیشتونەتە ئەم تەکامڵ و بەرپرسیارەتیە قسەیەک هەیە 100,000 سەعات بە ئاشتی گفتوگۆکردن و لەسەر مێز دانیشتن زۆر باشترە لە 10 دقەی شەڕ و پێکدادان باشە ئێستا ئێمە ئەوەمان پێخۆشە لەسەر مێزی گفتوگۆ دانیشین قسە بکەین بەڵام دانیشتنەکان لە پێناویەوە نەبێت بەس لە علامە دەریخین لە پێناوی ئەوە نەبێت وەقت بەسەر ببین لە پێناوی ئەوە نەبێت لە فرسەت بگەڕێن کێ ئەتوانێت لاکەی تر بشکێنێت و لاواسکە ئێمە پێمان خۆشە سقەیەک دروست بێت لە نێوانمانە کە ئاشتیەکمان کرد ئاشتێکی بەرقەرار بۆ قۆناغێک ئێمە ناتوانین بڵێم هەتایش ئەوە بەسەر ئەچێت ئێمە سەر لەم کاتە پێویستەکە تەحالوفێک هاوپەیمانیەتێک هەبێت لەسەر بەرنمەیەک اتفاقین و بۆ خزمەتی ئەمگە قۆناغەتەوەوە بێت امکان ئەستیفافێکی تر دروستە بێت کێ بیری لێ کردەوە و گۆڕان لەگەڵ یەکگرتو و کۆمەڵ هاوپەیمانێتی دروست بکە کێ بیری لێ کردەوە ئێمە و پارتی اتفاقی استراتیژی بکەین لە ساڵەکانی 95 و 96 کێ لەوە نازانین تەتەوری لاحق استیفافاتێکی تر دروست ببێت یعنی ئێوە بوو بەس بەو چاوە سەیریکەین ئەمڕۆ ببینین یعنی لە حاڵەتێک ئەوەی کە ئیسا ئەیبینین لە بینی ئۆپسیۆنە تەحالفێک دروست بووە ئەوە تەحالفێکی هەتایە نییە و مقدسیش نییە اینەکەی ئێمەش بە هەمان کەواتە سیاست دۆست و ناری هەمیشەیی هەیە خۆ نازانی لە سیاست نە دۆستی هەمیشەیە نە دوژمنی هەمیشەیی مەساڵحی هەمیشەیی هەیە کە بە پێیەوە تەعاملەکەی بەڵام لەم قۆناغەی کوردایەتیە لەم قۆناغە کە ئیسە ئەرکێکی مێژووی کەوتۆتە سەرمان وەکو لایەنە سیاسەکان کە ئەم پرۆسەیە بەرەو پێشەوە ببین و ئەم کوردستانە بە شێوەیەک موسساتەکانی دروست بکەین کیانەکەی دروست بکەین خزمەتی نەوەکانی مستەقبەلمان بکەین باشە ئێستا قسەیەک هەیە ئەوترێ مەسەڵەن دەسەڵات بەردەوام گفتوگۆکان درێژەکاتەوە بۆ دانیشتنێک دوانسیان ئەمانە ئەو ئێوە مەبەستان لە مماتەڵە پێکردنێتی یان بۆ ئەوی نەگەنە هیچ یان مەبەستان ئەوەیە کە لەسەر مێز شەڕەکان بکەن بۆی نێتەوە سەر کۆڵان و شەڵا ئێمە پێمان خۆشە چەند اتفاقەکە تۆکمە و اتفاقەکە متمالە لە نێوان لایەنەکان دروست بکە ئەوەنە لە قازانجە چەند ئێمە دانیشتنەکانمان کرچ و کاڵ بێت و بۆ ئەوە بێت زوو خۆمان بێن ئەلانی کەین و بڵێن اتفاقمان کرد و کە اتفاقەکە ئەوەیە کە اتفاقمان نەکردووە ئەوە زەرەر لە کوردەیەن جا ئەمە هەردوو لایەنەکە مماتەڵەتکردن خەتەرە خراپە پەلەکردن لە دانیشتن و کۆتای هێنان بە کێشەکانیش ئەوەش خراپی خۆیەیە جا ئێمە وەکو دەسەڵات ئەوان وەکو ئۆپۆزیسیۆن ئەبێت دانیشین سیغەیەک بۆ ئەمە بدۆزینەوە چۆن بتوانین دانیشتن کراوە زۆر لایەنایەوە تەسەوریانە کرد بە یەک دانیشتن هەموو کێشەکان حەلک دەبن جارێک قسەیانەکە وتمکانە دانیشتنی یەکتری بێوێت و دانیشتنیشی بێوێت ئێمە بۆ لە دانیشتنەکان بترسین ئێمە لایەنێکی کوردستانین و وەقتمان لە بەردەستە و بەڵام کەی چەند زووتر بگەینە
ئەنجام بەڵام ئەنجامێکی خزمەت بەگەلەکە بگا ئەنجامێک کە اتفاقەکە محکەم بێت بەیانی دوو بەیانی بە شتێکی بەسیط تێک نەچیە بەیانی دوو بەیانی تەفسیراتی جیاوازی لەسەر نەکەی ئەمە باشتر نییە لەوەی کە تۆ بە یەک دانیشتن بێیت و اتفاقێکی کورچ و کاڵ دوای ئەنواعی تەفسیراتی لێ دروست ببێت و بڵێ من گەیشتمە دەرەنجا ئەوە خراپە بەڵام مماتەڵەش خراپە ماوەیەک عەرەبەکان لە پرۆسەی مفاوەزاتی کوردی عەرەبیە تۆمەیەکیان بۆ کورد دروست کرد بۆ یانوت اتفقوا الكورد على أن لا يتفقوا ئێستا مەسەڵەن هەستەکەی هیچ لایەنێک اتفاقی کردبێت کە اتفاق نەکا ئەوە شیعارێکی عەرەبیە لە بینی خۆیانینی هە لە ناو فڵستینەکان ئەوە باو بوو و ئێمە لەوەمان لە ناوە نییە وەکو باسم هەمووتان اتفاقتان کردووە کە اتفاق گۆڕانوەکو ئۆپۆزیسیۆن لە ناو یەکێتی بەشێک بوون و بەدەیان ساڵی مەخەباتمان بە یەکەوە کردووە کاک ئیماد وەکو کەسێکی سیاسی بە کورتی حەزەکەم ڕائە بزانم لەسەر شاری سلێمانی وەکو شارێکی کوردستانی وڵاش سلێمانی شاری بە مێژوو ناسراوە بە شاری هەڵمەت و قوربانی بە شاری مەهرەبانی بە شاری پێشکەوتن و شاری ئبداع و شاری ڕۆشنبیری و حرەکەی کوردی قەرزاری ئەم شارەیە چکە بەڕاستی خەبات و تێکۆشانی بزوتنەوەکەمان ئەگە گۆڕانکاریەکی بەسەر هاتووە ئەم شارە دەورێکی ئەساسی بینیوە و تێکۆشەرەکانی ئەم شارە لە مێژووی کورد و مێژووی تازەی کورد دەورێکی ئەساسیان بینیوە شارێکە مستحقی هەموو خزمەتێکە باشە وەکو دەسەڵات هەستەکەی بە قەدەرم هەموو پێناسا واقعیانەی بەڕێزت خزمەت کرا ئەوەی کە پێمان کراوە کوردومانە ئەوەی کە عقلمان پێشکاوە کوردومان هەر ئەوە نەمان لێزانیوە هەر ئەوە نەشمان لە دەسەڵات بووە بەڵام ناڵێن بێکەم و کوڕیش نەبووینە ئەکرا لەمە باشتر بکەین باشە پێناسەت چییە بۆ کارکتەری کاگنەوشیروان مستەفا کاکنەوشیروان تێکۆشەرێکی باندووە لە ناو بزوتنەوەی کوردایەتیە خاوەن قەڵەمێکی تایبەتە کاکنەوشیروان کە لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان بووە تا ئەو کاتە شەریکە لە سەروەریەکان و دەستکەوتەکان و لە شکست و نەهامەتەکانیش قۆناغ بە قۆناغ ئینسان نەتوانێت سەیری بکە کاکنەوشیروان کە دوایەوە لە یەکێتی جێهێشت و بزوتنەوەی گۆڕانی دروست کردووە مەسئولیەتێکی مێژووی قورسی کەوتۆتە ئەستووە کاکنەوشیروان خاوەن بەرنامەیەکی چاکە بەڵام من ئەو کەرەستەی کە ئێوێ ئەو بەرنامە جێبەجێ بکە هەندێکیان لە ئاستی ئەوە نابینم و ئسلوبی جێبەجێکردنی ئەو بەرنامەش بۆ ئەم کاتە لە هەندێکینە ئیمکانە من لەگەڵیانە بەگشتی ئەوتە بەشێک و هەندێک بەگشتی بزوتنەوەی گۆڕان بۆ کورد چۆن هەڵەسەنگێنی بۆ پرۆسەی دیموکراسی چۆن هەڵەسەنگێنی بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیەکی تازەیە هەموو شتێکی تازە ناتوانێت کامل بێت و ناتوانێت مەهامەکەی خۆی ئەگەر کەرەستەی بۆ دروست نەکە ئەگەر ئسلوبێکی باشی بۆ هین نەکە سەرکەوتن ئاسان نییە و ئێمە پێمان خۆش بکەی زۆرمان پێ ناخۆش بکە لە ئێمە جیا ببنەوە کە جیا بوونەوە زۆرمان پێ خۆش بوو وەکو هاوپەیمان بمێنینەوە ئەو دژایەتی یەکتریکردنە زەرەر لە کوردیە زەرەر لەم شارەیە زەرەر لە یەکێتی و لە گۆڕانیشیە حەقا لەوە دەرز وەربگرین دی بەسە زوتنەوەی گۆڕان حەق نییە دروستبوونی خۆی لەسەر ئەساسی نەبوونی یەکێتی دامەزرێنێت ئەو بزوتنەوەیەکە دروست کردووە بزوتنەوەیەک دروست بووە بۆ سەرتاسەری کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان بۆتە زروورەتێک لە ناو بزوتنەوەکە حەقا گۆڕان باش تەعاملی لەگەڵا بکە باش بیخوێنێتەوە مێژوەکەی باش ئەزانیە حەقا حزورەکەیشی باش بخوێنێتەوە و ئایندەیشی باش ببینێ بەرەز ئیماد ئەحمەد ئەندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان و بەرپرسی مەکتەبی ڕێخستنی بە هەمان شێوەیەکێتی نیشتمانی کوردستان زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ میوانداریەکەت و ئەگەر شتێکت نەبێت من سپاست دەکەمتر منش سوپاسانەکەم مەمنونم بۆ هاتنتان هیوادارم ئەم بەرنامە ببێتە مایە ئەوەی کە ئەو قسانەی کە کراوە کە بووە ببێتە مایەی ئاشتی و خۆشی بۆ وڵاتەکەمان زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست لەوانەیە هەر لە قسەکانی کاک عیماد ئەحمەدەوە چەندین پرسیار دروست بوو بێ بۆ پارتی دیموکراتی کوردستان هاوکات بۆ بزوتنەوەی
گۆڕان هاوکات بۆ ئۆپۆزیسیۆن بەگشتی واتە بۆ برایانی ئیسلامی هیوادارم لە ئایندێکی نزیکدا لەگەڵ کەسانی بڕاردەر و کەسانی گرنگ بە نسبەت پێگەکانیان لە ناو حزبە لە ناو ئولایەنانەدا هیوادارم بتوانین دیالۆگ لەگەڵ ئەوانیش ئەنجام بدەین و هیوادارین سەرنجمان ڕاکێشابن و دووبارە ئەم دیالۆگە قازانجی هەبێ بۆ کورد و بۆ پرۆسی ئاشتی نەک بەتەنیا ئیسارە بێ لە پێناوی ئیسارەدا دووبارە ڕێزی ڕەنسەنگایی و کۆی ستاوی NRTتان پێشکەشەکەم و کاتێکی خۆش.